ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا. سيدي أم أسلوبي فير كردني بانقوازة دعوة علاقي بسر كسائت يكان ونية دعوة ام گەنجەی 15 ساڵە وەری گرتووە وەکو 15 ساڵانی زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 14 ساڵ و هاتنە غەزا وەکو ئەو نەخوێنەوارە کە دیفاعی کردووە وەکو هەر یەکێکی تر لەمانەی کە پێویستە بانگەوازەکەی بۆ بڵین. ئەو کەسانە کە ئێستاش لە بەرچاومان لە واقعەکەی بینین لە کوردستان ناویان ناهێنم ئێستاش ئەبینین خەڵکێکی هی زمانی بزوتنەوەی ئیسلامی خوێنەوارەکەشی زۆر شەشی ابتیدایی تەواو کرد ئێستای مستەقیمترە لەوانەی کە حافظ قورئان بوون لەگەڵمانە کە لە مەکتەبی عەسکەری بوون پلانی شەڕەکانیان دائەنە ئەم پیاوە نەخوێنەوارەش تەنفیزیە کرەمەی شەشی ابتیداکە ئەم مستەقیمترە لە هەموو ئەوانەی کە پێشووتر مەسئول بوون دەیان و سەدانی وایتە لەو بزوتنەوەی ئیسلامیش ئێستاش واماوە